پاسکل سواری یەکێکە لە وەرچە دیارەکان لە زۆربەی وڵاتانی جیهانیش وەکو ئەمریکی گواستنەوە سوودی لێوەردەگیرێت، بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستان پاسکل سواری نەبووەتە کەلتور. ئەم پرۆژەیە لە ساڵی 2017 دروست کراوە. ترم ساحەیمان گرتو کامل لەمە تایبەتە بە شوێنی پاسکیل و مناڵ سیارە ناتوانێت چوتیا بکە. خەڵک زۆریت بۆ ڕاضە و بۆ خۆشەشن بناو پارکەکە هەموو پارکەکە گەڕن بە پاسکیل، یعنی خەڵکانێکی زۆر سەردانمانەکەن ئەوانی کە حەزیان لە بواری ڕاضەیە. زیاتر خزمەتکردنی شاری سلێمانیۆم پارکەیە، شوێنێکی جوانە و باشە بۆ مناڵ، یعنی خەڵک گەل لێرە مناڵەکەی سواری پاسکیلەکە ترسی نییە لە شوێنەکە. پاسکیلوانەیە بۆ مناڵی بچوو، پاسکیلەیە بۆ گەورە، بەڵێ ڕەچاوی هەموو تەمەنەکانمان کردو و هەموو جۆرە پاسکیلێکی لێیە بۆ هەموو تەمەنەکان. بەڵام زیاتر یانی ئەم شوێنە شوێنێکی جوانە. سلێمانیش بەڕاستی حەز دەکەم لە هەولێر لە دە شوێن بکرێتەوە، حەز دەکەم ناو شاریش بکرێتەوە. هەین بەڕاستی ئەگەر لە ناو شاریش بکرێت خەڵک زۆر سیارە بەکار نایێنێ، بڵێ لە بینی شوێنەکانە هەبێت باوەکو ئەوروپا لە زۆر شوێنەیە ئەم سکۆتەرە کارەبانە دانرێت، یانی هاتوشەی سیارە زۆر کەمەکات و جارێ خاصەوە 2 ساعت دەڕوات. ئەگەر لە ناو شاری شاتوان لە بازە شوێنە دانرێت ناو بازاڕەکان ئیشی پێ بگرێت جێگرەوەی سیارە و بۆ وەگرێ گەر تۆ بۆ ژینگە.